أهلي بهشت خواهي قرب أهلي بهشت ما قبولك خواهي قرب فرمي متكئين على فرش بطائنها من استبرق. أهلي بهشت لقرآن شاء سبحان الله كباسي أهلي بهشتك هر أفرمي متكئين باليان دعوته بالكوتونا بس دانشتن ناكا چونکە پاڵکەوتن لە دانیشتن خۆشترە ئیسراحەترە قاژریژەکەی ئیسراحەتری خوای گەورە دەفەرمێ ئەوان پاڵکەوتونە لەسەر کۆمەڵە فەرشێک ئەزانێ فەرشە چۆنە سەرەوەی باز نەکراوە سەری فەرشەکە بەس بنی فەرشەکە کە لای خۆمان گونەیە و شتی احتیادیە لای خۆمان گرنگی بە بن و نادرێ زۆر بنەکەی زۆر گرنگی پێ نادرێ بەس سەرەوە گرنگە خوای گەورە دەفەرمێ بەطائینها من ئیستەبرق ژێر فەرشەکان لە حەریری ئەسڵی جا ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێ ڕەزای خوا لێ بێ باسی ژێر فەرشەکانتان بۆ کراوە کە حەریرە ئەبێ سەرەوەی چی بێ ئەبێ سەرەوەی لە چی دروست کرا مەگەر خوا بزانێت چییە ئەمە ئەهلی بەهەشت لەسەر فەرشێک دائنیشتن ژێرەوەی حەریرە سەرەوەشی باس نەکراوە کەواتە زۆر مهمتریشە بەڵام ئەهلی دۆزەخ لە چی دادەنیشن خوای گەورە دەفەرمێ لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل لە ژێر و لەسەرەوە ئاگریان بۆ ڕاخراوە فەرشی ژێرەوە ئاگرە فەرشی سەرەوەش لەسەری خۆشتەوە ئاگر ئەتسووتێنێ هەڵتەقرچێنێ ئەتبرژێنێ سەیری ئەم ڕێزەی خواکە لە ئەهلی بەهەشت سەیری ئەو سزایی خۆش بکە بۆ ئەهلی دۆزەخ بۆی ئەمڕۆ بڕیاری خۆت بدە داوێن پاک بە ڕوو لە خوا بە نوێژ بکە عیبادەتی خوا بکە بۆی لەم سزایانە بپارێزری ئەو نیعمەتانیش خوا شمولی تۆ بکا کە لە ئەهلی بەهەشتا پیان دراوە کەواتە فەرشی ئەوان ئاگرە ئەهلی دۆزەخ فەرشەکانیان ئاگرە سەرەوەشیان ئاگرە حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسان پەنا بەخوا لە ناو گۆڕدا جوابی مەلایکەی نەدایەوە خوا گەورە دەفەرمێ فەرشی ئاگری بۆ ڕاخەن فەرشی ئاگر ئەوە کەش کە جوابی مەلایکەی داوە خوا لەو کەسانەمان قبول کە یا ڕەبی خوا گەورە دەفەرمێ فەرشی بەهەشتی بۆ ڕاخەن کەواتە پەنا بەخوا ئەوەی کە لە دنیادا خواناس نەبوو بێ لە ناو قەبردا فەرشی ئاگرە لە جەهەنەمیشا فەرشەکەی هەر ئاگرە ئەوەشی ئەهلی بەهەشت بێ فەرشەکەی لە حەریر مهمترە چونکە ژێرەوەی حەریرە سەرەوەی مەگەر خوا بزانێت چییە